تەوێک و ئەنجومەنا نیشتیمانیە کورد لە سووریە پێشوازی لە ئەنسیاتیڤا فەرەنسی کرد و مەبەستژێ دروستبوونا نێزیکبوونیەنە بەرە ئەنەکەسە و پەیەدەدا هینا پەیەدە نە ئامادەیە بەر بە نێزیکبوونێڤە وەرێ و پێنگاوان باوێژێ. ئەنجومەنا نیشتیمانیە کورد لە سووریە بەردەوام دەبێژە و ئامادەنەک و ئەلیکار بنداک و ئەنسیاتیڤا فەرەنسی ببێ ڕاستیەک لەسەر عەردێ. پێویستە پەیەدە کەش و هەوایە گۆنجاو دابین بکەی و گرتیان سیاسیەن کورد و دە زیندانێن وێ دەنە سەربەست بەردێ و ڕێبدێک و ئەو فەیسەن ئەنجومەنا نیشتیمانیە کورد لە سووریێ وەرنەبەکردن. پەیەدە حتاوەکەن هاتو ئامادەیش بۆی دروستبوونا نێزیکبوونێ نیشان نەدایە و توولێ دوانێن زەلال دوێ دەربارێدا بەڵاو نەکردنە و هیناگرتیەن سیاسیەن کوردە زیندانان دەنە ئەوژێ دەدەمەکەدەک و بەردەوام چەکدار و ماڵباتێن چەکدارێن داشێ سەربەست بەردەدێ و هەروها هینا ئۆفیسێن ئەنجومەنا نیشتیمانیە کورد لە سووریێ گرتینە. پرسیارە هەرێ گرنگ و دناوە خەڵکی ڕۆژاوای کوردستاندا بەڵا بووە ئەوەک و گەلۆژ بۆی پاراستنا بەرژەوەندیان بلندیان دۆزە کوردی لە ڕۆژاوای کوردستانێ. پەیەدە ئامادەیە ژکارێ هەڤبەشرا گەلۆ پەیەدەوێ کار بێ دەفژە سیاسەتە خۆیان تەک ئالی بەردێ. بەرپرسیارن ئەنەکەسە دەبێژن هەپەیمانیان ناودەوڵەتیەک و ئەمریکا سەرپەرشتیاوێ دکێ دەبینێک و ئەنجومەنا نیشتیمانیە کورد لە سووریە لاشێکی سەرەکەیە لەسەر عەردێ و گرانیاوەیە سیاسی هەیە و ڕۆڵەکەوەیە سەرەکە دە چارەسەرکردنا کریزێدە هەیە وەکە تێخویاکردنجی کوپەیەدە نکارێ وێ چەندێ قبول بکێ. دەیدەمە داویدە لە بنگەها هەپەیمانیە ناودەوڵەتی لە دژی داعشێ بەرپرسیارن هەپەیمانیە دووجاران جوین لەگەڵ بەرپرسیارن ئەنجومەنا نیشتیمانیە کورد لە سووریە ئەنجامدان ئەوژی داک و نێزیکبوونەکەی نابەرە پەیەدە و ئەنەکەسەدا دروست بکن و ڕەوش بەرەفدیتنە ڕێڤەبەریەکە هەڤبەش ji بۆی ناوچەیە بچێ.